دوای ئەوەی هەفتەی ڕابردوو ڕێگری کرا لە چالاکوانانی شاری هەولێر تاکو دژ بە هێرشە موشکەکانی تورکیا گردبوونەوە بکەن و 6 چالاکوانی شاری هەولێریان دەستگیر کرد. لە ئێستاشدا 2 چالاکوان بە ناوەکانی هۆگر حەیدەر و موڕاد فوئاد لە زیندانەکاندا ماونەتەوە. بەپێی دوایین زانیاریش لە دژە تیرۆر دەست بەسەرن. مامەڵەی هێز ئەمنیەکان دەستگاریەکان لە شاری هەولێر ئەوەیە کە هەر کەسێک چالاکی بکات و بە بیانی زۆر دەستگیری دەکەن. ئەو دەموچاوانەی کە دیارن دەست بۆ ئەوان نابێت، بەڵام ئەوانەی تۆزێک دیار نین لە ناو خەڵکی و خەڵکی ئاسایی دەیانێت بەشدار بن لە پرۆسێکی نیشتیمانی و نەتەوەی ئەوان دەستگیر دەکەن. بەداخەوە ئەمە پرۆسی سیاسی و سومعی دیموکراسی دەخاتە ژێر پرسیارەوە و هەموو ئەو بانگەشانی کە بەرپرسانی باڵای هەرێم لە دەرەوەدەیان کە یاخود لە گەڵ دیبلۆماسان و وەفتە بیانەکان باسی دیموکراسی دەکەن بەداخەوە پێچەوانەی ڕاز نییە. سەرپەرشتیاری گربوونەوەکەش نایشارێتەوە بە پێی ئەزموون دەسەڵاتدارانی هەولێر. مەبەستیانە دۆسیەی مەترسیداریان بۆ هەڵبەستن، داواش دەکات چالاکوانان و ڕایگشتی لەسەر ئەو 2 دەستگیرکراوانە بێنە دەنگ و پشتیوانیان بکەن. 2 کەس لەوانە بەناوەکانی موڕاد ساڵەیی و هۆگر پیرباڵ لە زیندانی ئاسایشدانەوە ترس و گومانی ئەوە بە گوێرەی ئەوەی کە لە ڕابردوو دەسەڵاتی هەولێر تاقی کردوتەوە دۆسییان بۆ هەڵبەستێت و کۆمەڵی خەڵکی تێوە بگلێنێن. بۆیە داواکارم لە سەرجەم ئازادی خوازان دەستگاکانی ڕاگەیاندن سەرجەم هاوڵاتیان بەدەنگەوە بچن بۆ پشتیوانیکردن لەو 2 هاوڕێ ئازیزەمان. چالاکوانانی هەولێر ترس و نیگەرانیان هەیە لەوەی سەرنجامی هۆگر حەیدەر و موڕاد فوئاد وەک گیراوانی تری بادینان بێت، بەهۆی ئەوەی پارێزگاری هەولێر لە ڕاگەیەنراوێکیدا باسی لەوە کردووە ئەو گردبوونەوەیە دەستی دەرەچی لە پشتەوە بووە بە هاندانی حیزبێک لە دەرەوەی کوردستان ئەو گردبوونەوەیە ئەنجام دراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.